ئێستا با بچینە سەر چی؟ بچینە سەر سیرەی پێغەمبەر صلی الله عليه وسلم. ئێمە وتمانم بەرنامەیە بۆ سیرەیە، باسمان لە جەدولەکە کرد و باسمان لە پاداشتەکانی ڕەمەزان کرد و هەرماندان لەسەر پەیڕەویکردنی نەخشەکە وتمان ئینشاءالله خوشکانیش لەگەڵمانە بن و ئیمانەکانیان ئەتەقێتەوە بە ئیزنی خوا ڕاپەڕینێکی گەورە بەرپاکەین. یعنی باشە ئەی ئەم سی ڕۆژە چی بکەین؟ باس ژیانەکەی پێغەمبەر بکەین، بچینە سەر سیرەی پێغەمبەر صلی الله عليه وسلم. ڕێم پێبن یەکەم شت بڵێم، ئێمە قسە لە ژیانی پێغەمبەر هەر لە دایک بوونیەوە تا ڕۆژی وەفاتی صلی الله عليه وسلم، يعني سی ڕۆژ ڕاستەوخۆوەکو ئەبینن لەگەڵ تاالەبی لە پشتمانەوە لە مزگەوتەکەی پێغەمبەر صلی الله عليه وسلم، ئەو مزگەوتەکەی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەزانن بینی ستۆدیۆ و مزگەوتەکەی پێغەمبەر صلی الله عليه وسلم چەندێکە 300 مەترە، ئەزانن نێوان ئێمە و ئەو شوێنەی کە شارستانەتی دروست کرد و ڕاپەڕینی بەرپا کرد 300 مەترە. الله سیرکن ئەوەی دواوە پەرچەمی سەر مزگەوتەکەی پێغەمبەرەوە کۆی بێن. ئێمە سوور بووین لەسەرەوەی لێرەیە وێنە بگرین هەتا هەستەکانمان قوڵ بن. بۆ چیم بەرنامەیە لێرە هەتا ئەم ڕاستیە بگەین لە خەڵکی کە ئەوە پێغەمبەری خوایە، ئەبێت لەگەڵ یا بژین و زیاتر لێ نزیک بینەوە، زیاتر خۆشمان بێ چاوی لێ بکەین، لێوەی فێر بین، وا لە ژیانیەوە وەربگرین. هەر لەبەر ئەمانە بوو ئەم ستۆدیەمان دانا. کێ ئەزانێ و شوێنەی ئێمەی تیا دانیشتین پێغەمبەری خوا پێ تێپەڕیوە یان نا تێپەڕیوە. خۆ بین ئێمە ئەو 300 مەترە لەوانەیە لەم شوێنە پێغەمبەری خوا وتاری دابێ. ئەی نابێ لەم شوێنەیە خوێنی هاوڵان نەڕژا بێ، ئەی نابێ ئەم شوێنی کە ئێمە تایە هەوڵ و ماندووبوون و بەخشینی هاوڵانی تیان نەبوو بێ، ئێمەش بەدوایانە هاتین، ئێمەش هاتین. خۆ ئەگەر هەوڵ و ماندووبوونیوان نەبوایە کە لەم شوێنە دایان ئێمە لێرەیان نەئەبووین، هەر لەبەرەوەی لێرەیە هەوارمان هەڵدا، ناومان ناچی؟ ناومان نا لەسەر ڕێگای خۆشەویستدا على خطى الحبيب. والله برزان من بە ئامادەکردنی ژیاننامەی پێغەمبەر صلی الله عليه وسلم لەم شوێنەیە زۆر دڵخۆش بووم. ئەڕۆم لەبەر مەرقەدەکەیە و لە بەردەم ڕەوزەیە لە بەردەم ماڵەکەیە وەستم، هەستەکەم زۆر بچووک بوو ئەو ماڵە، بەڵام بەکردەوە زۆر گەورە بووە، گەورە. هەستەکەم هەمومان ڕێزمان زۆر گەورە ئەبێ چونکە باسی ئەکەین، بۆ خەڵکی باس ئەکەین، لەگەڵ خەڵکیدا ئەنیشین باسی پێغەمبەریان بۆ ئەکەین. بەڕاستی لەگەڵ ئەوەشە لەناخەوە هەست بە بەرپرسیارەتێکی گەورە ئەکەین، کاتێ باز لە ڕێگا و هەنگاوەکان یەکەین، باسی خۆشەویستیەکەین. 3 تا 5 ملیۆن کەس یان زیاتر سیرمانەکەن، گرنگەوەیە خۆشەویستیم زیاتر بەدەست بێنین. من ئەم قسانە ئەکەم لە خۆشەویستی پێغەمبەر صلی الله عليه وسلم، نازانم چی بکەم، وەلا هەمان کاتە هەستەکەم چەندێک گرد یعنی گەورە بوو پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم چۆن گردون ئەم کەونەت گۆڕیە رسول الله لەبەرەوە سیرەی پێغەمبەری ئەمساڵمان ناونا على خطى الحبيب. حبيب يعني خۆشمانەوێ، على خطى يعني شي واتە ئەوانە گەورانەی لێوەی فێر بوون، يعني وانەی هیوا و ناومید نەبوون، ئەمەش گرنگترین وانن. هەر لەبەرەوەش بە مەبەستی ئەوە دەستمان پێ کرد. ئەم شوێنە گەواهیە داد کە هیوامان زۆرە، هەرچنە دنیا تاریک بێ وانە لەسەر ڕەوشتە باڵاکان. هیوا هەیەڵێ هەر باسی ڕەوشتەکانمان بۆ باسەکەیت و بەڵێ چونکە سەراپەی پێکاتەی سیرەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ڕەوشتە. وانەیەکی تری هەیە کە زۆر گرنگە، ئەویش حەق و ڕاستیە کە زۆر گرانە. فێرە بین کە چەندێک گرنگە بە هەموو توانایەکت پشتگیری بکەی لە حەق. ومێدەکەم لەم بەرنامەوە فێری حەق ببین، وانەی لە خۆبردن و بەخشین و هەوڵ و وانە لە مەسەلەی پلاندانان چۆن پلاندانین، وانەی هونەری بەڕێوەبردنی ژیان چۆن بەڕێوە ئەبین، وانەی هونەری مامەڵکردن لەگەڵ هاوسەرەکانمانە، وانە لەسەر ژیانێکی دامەزراوی خێزانی، وانە دوای ئەمە لەسەر چۆنەتی بەرپاکردنی ڕاپەڕین و هەڵسانەوە چۆن پلاندابنێەوە پرۆپاگەندی شارستانەت. هەموو وانانە لە ژیاننامەی پێغەمبەر صلی الله عليه وسلم فێرە بین. هەمووی باشتێکی زۆر جوان تا پێ بڵم، ئێمە بوون لە ئەسڵا ژیاننامەی پێغەمبەر صلی الله عليه وسلم خوێنین. هەر ئەمەیشە کە ئەمڕۆی پێ کۆتایی دێنم. سیرەی پێغەمبەر صلی الله عليه وسلم بۆ 3 مەبەستە، بۆ 3 مەبەست. یەکەم سەرکەوتوترین ئەزمموی ڕاپەڕین و هەڵسانەوە لە مێژووی مرۆڤایەتیە ئەزمموی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. من ئەم قسەیە ناکەم لەبەرەوەی مسلمانم، من بۆ واناڵم لەبەرەوەی لێرەیە وێنەمە گیرێت و بەڵکو باس لە ڕاستیکی حاشا هەڵنەگرەکەم لە دایک بوویەکی بێباوک لە بیابانێکە لە مەکەیە، لە دایکەوە یعنی دایکی نەمابوو باوکی نەبوو، یعنی نە دایک و نە باوک، و لە ژێری شەوەدا بڕاو، نە کوڕی هەبوو و لە ناوەندی شەوەدا بڕاو، نە خوشک و برا، هیچی نەبوو ئەمانە، نە خوێندەوار. یەتە سەر ئومەتێک هیچ سیمایە لە سیماکانی ڕاپەڕینی پێودار نەبوو، چەند تیرەیەک و دوژمندار بەرامبەر بەیەک لە ماوەیەکی داریکراوە لە ماوەی 20 ساڵە. ئەی گۆڕێ بە گەورەترین ئومەتی مرۆڤایەتی چۆن چیت کردو یا رسول الله؟ ئەم 30 ڕۆژە باس لەمان ناکەین،
باسەکان شیەکەینەوە هەروەکو گێڕانەوە باسی ناکەین وەڵی نەمانە چۆن کرا ئومەتێ ئەگەر بە حسابی نەتەوە یەکگرتوەکانی ئێستا حسابی بکەین لە ڕیزبەندی ئومەتەکانە سەوسی هەمین دەوڵەت بوو ئەو کاتە لە هەموو جیهانە بۆ بەهای خۆی بەڵام لە ماوەی 20 ساڵە ئەبێتە یەکەم ئومەت لە هەموو جیهانە نەک بۆ ساڵ و 2 ساڵ ئەی بوو چەند بۆ ماوەی 1000 ساڵ ئومەتێک کە شوانی مەڕ و بزن بوون بە 20 ساڵکردنە سەرکردەی ئومەتەکانی تر ئومەتێک بوون سەرۆکیان نەبوو لە هەموومانە دژمنکاری ناوتیرەکان خەریکی ئەو کارانە بوون لاواز و بێهێز بوون بەڵام کردنیە سەرکردەی جیهان بە جۆرێ هەموو مرۆڤایەتی کۆکن لەسەرەوەی ئەمە چییە؟ ئایا ئەزموونی هەیە لە ڕابردووە بەو شێوە بێ؟ یعنی بەڵام سیقیان بەخۆیان هەبوو بە پلاندانان ئیمانیان بەخۆیان هەبوو ئابەم شێوەیە یعنی ئەمە بوو ئەزموونێکی سەرکەوتوو بوو بڕاستی لە هەموو جیهانە پێش پیان سەڵام شتی وانە بوو لە مێژووی دوای ئەو زاتە وەک ئەوەی مێژوو سەر لە نوێنووسرا بێتەوە ئەوەی دیراسی مێژووەکە دیراسی پێغەمبەر نەکات و ئەوەی بۆ مرۆڤایەتی کردی وەکو ئەو وایە یعنی ئەگەر ئەوە نەکا هیچ لە مێژوو نازانێ ئەو کەسە جیهانی عەرەبی زۆر گۆڕا میسر شام عێراق مەغرب ئەندەلوس زۆر گۆڕا ئازەربایجان و کۆمارە بچووکانی سۆڤێتی هەمووی شێوەیان گۆڕا هێزە گەورەکانی فارس و ڕۆم بە دوای یەکان ڕووخان ئەوروپا فێری زانست بوون دوای ئەوەی لە موسڵمانان وەرگرت دۆزینەوەی ڕێژال ساڵح لە ئەمریکا هەمووی و ئەمریکا هەمووی ئازادی لە ئەوروپایە کێ بوو بە نرخەکانی هێنا کە ناوی ڕاستی و ئازادی و دادپەروەری یەکسانی مافی ئافرەت و مافی کۆیلە و مناڵ و یعنی مزگەوتەکان لەسەر پای جیهانە بڵاو بوونەوە بانگی محەممەد هەموو دنیای گرتەوە هەمووی بە کاریگەری ئەم زاتە خۆشەویستە بانگی محەممەد هەموو دنیای گرتەوە حەجی ملیۆنەهای خەڵک و هەموو ساڵی ڕۆژی ڕەمەزان یعنی لە هەمان سات و لە هەمان شوێنە دووبارە بێتەوە کۆی یەک خێزان بین هەر بە کاریگەری و پێغەمبەرە نازارەوە بسەڵ ملیۆنەها خەڵک بە یەک خولەک تەوافەکەن بە یەکەوە لە هەزاران ساڵەوە سیرکەن ئاسەوارەکەی تا بێ درێژە بێتەوە ئێوە زانیوتانە زانایان هەمیشە کاریگەریان سنووردار بووە ئەسکەندەری مەکدۆنی ناپلیۆن ڤۆڵتیر شکسپیر ئەرستۆ ئەفلاتون هەموو ئەمانە دوای مردنیان چەند ساڵە کاریگەریان ئەمێنێتەوە 20 تا 30 ساڵ بەڵام کێ کاریگەری و ئاسەوار و زانست و فریشتەکە یعنی فەرمایشتەکانی هەزاران ساڵ ماوەتەوە وەکو محەممەد صلی الله علیه و سلم بەڕێزان ئەزانن ئێمە باس لە چی کەسایەتیەکەکەین من نەموت سەرکەوتووترین ئەزموونی مرۆڤایەتی و هەموو مەرجەکانی پێشکەوتوو شارستانەتی زانستی تایە پلانی تایە سیاسەتی تایە ئاشتی تایە هێزی سەربازی تایە هاوسەنگی نێوان حەق و عەدلی تایە هاوسەنگی نێوان مادە و ڕۆح ئەوروپا ڕاپەڕینێکی زەبەلاحی دامەزراندووە بەڵام مادیەکن ڕۆحیان بۆشە تەنها ئەم زاتەیە ئەو هاوسەنگی ڕاگرتووە ژیانی پیان سەڵام بۆیە سیری پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئەوە گەورەیە چونکە وانەی زۆر بێشماری تایە ئەتەوێ ڕاپەڕی بێم ئەزمونە دراسە بکە سەرکەوتووترین ئەزمونە لەناو مێژووە نە لە پێشا هەبووە وەنە لە دوایشە نە لە فیرعەونە سەرکەوتنی بۆ جۆر نە لە ڕۆمانە نە لە ئەوروپای نوێ سەرکەوتنی بۆ جۆرە نەبووە وەک ئەزمونەکەی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم باشە بۆ دیراسی ئەەکەین مادام زیندووترین ئەزمونەکەواتە بۆ شتێکی تریش دیراسی ئەەکەین ئەتەوێ پێشەنگیەک بۆ ژیانی خۆت دیاری بکەیت لە ژیان تا پێشەنگی گشتگیر و تەواو و سەرکەوتوو بێ لە ئەزمونەکەی ئەو زاتە مبارەکە صلی الله علیه و سلم گەورەتر نییە بۆ چونکە خوای گەورە لەو 23 ساڵەیە کە لە نێوانی تەمەنی هەبوو مرۆڤایەتی پێویستی تا ڕۆژی قیامەت چی هەبێ کۆی کردوتەوە 23 ساڵە سوێن بە خوای گەورە ئەوەی ئێڵێم زیادڕەوی نییە بەڵکو ڕاستیە ئەوەی ئادەمیزاد پێویستی بێ تا ڕۆژی قیامەت لە سیرەی مبارەکی ئەوە دابین کراوە بۆ هیچ لایەنێکی ژیانە پەکە ناکەوێت چونکە ژیانی هەمووانەیەکی تایە کەسی تر نییە لە مێژووی مرۆڤایەتی خوای گەورە هەموو پێداویستەکانی بەو شێوە بێ کەم و کوڕی بۆ کۆ کردوێتەوە یعنی چۆن نمونەیەکت هەیە حەزرەتی عیسا کە پێغەمبەرێکی بەڕێزی خوا بوو هەمومان خۆشمانەوێ ئەتوانی بەچی شوێنی بکەوی ئەتوانم وەک هەژارێکی زاهێد وەک حکم دراوێکی بە ئارام وەک لاوێکی متەقی بەڵام ئایا ئەتوانی وەک باپیرێک شوێنی کەوی وەک باوک شوێنی کەوی وەک مێردێک ئەتوانی نەخێر بۆ لەبەرەوەی هەرژنی نەهێنا بوو ئەتوانی وەک حاکمێ شوێنی کەوی حکمی نەکردووە ئەو نەیکردووە حەزرەتی سولەیمان ئەتوانی وەک حاکمێکی دادپەروەر وەک دەوڵەمەندێکی سوپاسگوزار بیکەیتە پێشەنگی خۆت بەڵام ئەتوانی وەک حکم دراوێکی لاواز شوێنی کەوی یان وەک هەژارێکی چەوساو نا شتیوانە بووە بە درێژایی ژیانی حاکمێکی عادل بوو دەوڵەمەند بوو هەژاری بخۆیەوە نەبینی شتیوانە بوو لە سەردەمیا
بەڵام باشە کێ لە مێژووی مرۆڤایەتیە کە بە هەموو شێوەکان ژیان بێ یعنی بە دەوڵەمەندی و هەژاری ژیا بە هێزی بەلاوازی بە حاکمی ژیا بێ بە محکومیش وەک جەنگاوەر وەک بێچەک ژیا بێ وەک پەیماندەر و وەک ئاشتەوایی خوازیش ژیا بێ لەگەڵ هەموو شیر و توێژەکانی کۆمەلگایە ئەژیا و تێکەڵیانە بوو مامەڵی لەگەڵ جوولەکەیا کرد لەگەڵ مەسیحیای کرد لەگەڵ عەرەبا لەگەڵ عەجەما مامەڵەیە کرد لەگەڵ تیرە و هۆزە دوژمندارەکانی وەکو ئەوس و خەزرەجا کرد لەگەڵ هێزە گەورەکانە مامەڵەیە کرد کە پێوترا فارس و ڕۆم مامەڵی لەگەڵ دەوڵەتە گەورەکانە لەگەڵ دەشتەکی و شارستانێتە